بەداخەوە ئەمڕۆ بەرواری 34 قوتابخانەی برایەتی بنەڕەتی لە ئەنجامی گەشتێکیان بۆ ناوچەی شارباژێر تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. دواتر سەرجەم قوتابیان و خوێندکاران کە لەو پاسەدا بوون گەێنرانە نەخۆشخانەی شار سوپاسی سەرجەم بەڕێوەبەر و کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی شارەکەن کە پێشمەرگە ئاسا هاتن بەدەم بابەتەکە و بەشێک لە قوتابیان و خوێندکاران چارەسەری پێویستیان بۆ کراوە نێرانەوە بۆ ماڵەوە بەشێکیان ماون بەداخەوە دوان لە قوتابی خوێندکارەکان کە باری تەندروستیان ناجێگیرە و دوان لە مامۆستاکان بە هەمان شێوە باری تەندروستیان ناجێگیرە. دەمەوێت زۆر سوپاسی جەنابی وەزیر و گروپی کۆمپانیەکانی خێوان بەڕێز کاک شێخ فاخرەکەم کە ئەرچی هەموو ئەو بریندارانەی گرتە ئەستۆ کە پێویستی بە دەرەوەیە لەگەڵ نەخۆشخانەی ئەنوەر شێخە لەسەر خەتین بۆ ئەوەی هەر پێویستیەک هەبێت کە لێرە نەکرا لێوە بۆمان جێبەجێ بکەن. بێگومان هەموو قوتابخانێک پێویستە ڕەزامەندی پەروەردە وەربگرێ بۆ ئەنجامدانی گەشتێک. ئەمان دیارە کە لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسەم کرد ڕەزامەندی پەروەردەی ڕۆژاوایان وەرگرتووە بۆ ئەنجامدانی ئەم گەشتە، بەڵام بەداخەوە میکانیزمی گەشتکردن جۆرێک شپرزەی پێوە دیارەوە دەبێت سەرجەمی ڕێک بکرێتەوە و هەر ئەم شۆ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان گفتوگۆ گەم لەسەرەوەی کە بۆ ئەم ساڵ ئەم گەشتە ڕابگیرێت هەتاوەکو دیاردەیوە دووبارە نەبێتەوە بۆ ئەم ساڵ تا ساڵی ئایندە میکانیزمێکی باشە داڕژینەوە تاوەکو ئەگەر بنەبڕیشی نەکەین کەم بکەینەوە ئەم حاڵەتانە.